هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران گەشەکردنی بزوتنەوە داواکاریەکان و پەرەسەندنی خەبات و خۆڕاگری لەسەر بەستێنی سەرکوتێکی هاوسەر پچراوانە. یەکەم، جەنایەتەکانی ئیسرائیل سەبارەت بە جێنۆسایدێکی ڕێکخراو لە غەزا هەوڵدان بۆ ئاوارەکردنی نزیکەی 2.5 ملیۆن لە دانیشتوانی ئەو ناوچەیە، پابەند نەبوونی ئاشکرا بە یاسا نێودەوڵەتیەکان لە شەڕدا و بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و بێبنەما و پشتیوانی ئاشکرای ئەمریکا و وڵاتە ئیمپریالیستیەکان لەم سیاسەتە بە پاساوی مافی بەرگری لە خۆی ڕای جیهانی گشتی جیهانی تووڕە کردووە. دەوڵەتی ئەمریکا بە مەبەستی دروستکردنی قەڵغانێکی بەرگری بۆ ڕژیمی ئاپارتایدی ئیسرائیل و بۆ ئەوەی ئیسرائیل نەکەوێتە ژێر گوشارەوە، 3 کەشتی جەنگی لەوانە کەشتێکی هەڵگری موشکی تیار بە چەکی ئەتۆمی ڕەوانەی ئاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. وەڵامی خەڵکی هوشیار و ناڕازی جیهان بە بەسیجی نظامی و دیپلۆماتیکی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ بەرگریکردن لە جێنۆسایدی ڕژیمی ڕەگەزپەرستی ئیسرائیل و ناڕزایەتی بەکردنی زیندانی سەر ئاواڵەی غەزە بە گۆڕستانی غەزە و بە قەتڵگای منداڵانی فلستینی بریتی بووە لە وەڕێخستنی کۆڕ و کۆبوونەوەی بەربڵاوی جەماوەری لە زۆر شوێنی جیهان. خۆپیشاندانی سەدان هەزار کەس لە پایتەخت و شارە گەورەکانی جیهان لە ئوروپا و ئامریکا لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند نمونەیەکن لەو کاردانەوەی ڕایگشتی جیهان بەرامبەر بە ماشێنی جەنگی ئیسرائیل و پرۆپاگەندەی درۆینەی وڵاتانی ڕۆژاوە. ئەم کاردانەوە تووڕەیی و بێزاریە شیاوی شایستەی بەشێکی بەربڵاو لە کۆمەڵانی خەڵکی وشیاری جیهان ئەوە نیشان دەدات کە سەردەمی فریودانی ڕایگشتی لەلایەن ڕاگەیاندنە گشتیە قەڵەم فرۆشەکانی کۆتایی پاتووە. گوشاری ڕایگشتی بەرپرسانی دەوڵەتی لە هەموو وڵاتەکان ناچار بە کاردانەوە کردووە و کاریگەری جددی لەسەر سیاسەتەکانیان داناوە. ئێستا ئیتر لە سەردەمی سۆشیال میدیای گشتگیر و جیهانیدا و لە سەردەمێکدا کە هاوڵاتیانی بوێر و وشیار ڕۆڵی ڕۆژنامەوانی دەبینن، ناتوانرێت بەهێزی ناوەندە زەبەلاحەکانی ڕاگەیاندن خۆڵ بکرێتە چاوی خەڵک و ڕاستیەکان چاواشە بکرێن و ڕایگشتی فریو بدرێت. قڕکاری هەواڵ لە ژێر دەستی میدیا گشتیەکانی سەر بەهێزی دەوڵەتەکان دەرهاتووە و ئەمە سەردەمێکی نوێی هوشیاری گشتیە. دووهەم، گەشەکردنی ڕۆژ بە ڕۆژ زیاتری هوشیاری گشتی سەبارەت بە ڕەهەندەکانی جنایەتی هێزە دواکەوتوو ڕەگەزپەرست و تۆڵە ئەستێنەکان لە هەردوو بەرەی ئێستادا بۆتە هۆی ئەوەی کە لە ناو ڕایگشتی جیهاندا جیاکاریەکی ڕوون لە نێوان کردەوەی ڕەگەزپەرستانە و جێنۆسایدی ئەرتەشی ئیسرائیل لەگەڵ دژە یەهودیە بناژۆ خوازە ئیسلامیەکاندا بکرێت. خۆپیشاندانی بۆێرانەی یەهودیە ئاشتی خوازەکان لە ئیسرائیل و ئامریکا و ئینگلیز لە دژی تاوانەکانی ئەرتەشی ئیسرائیل و داواکاری ئەوان بۆ ئاگربەست و بە دروشمی بە ناوی مننا ئامرازی تۆڵەسەندنەوە و دروشمی دژە یەهودی لە دەستی زۆریەک لە هێزە مسلمان و فاشیستە دژە یەهودیەکانی دەرهێناوە. خۆپیشاندانی یەهودیە ئاشتی خواز و دژە سیۆنیستیەکان و دژایەتیکردنی بەشێک لە خەڵکی ئیسرائیل لەگەڵ سیاسەتە ڕەگەزپەرستانەکانی دەوڵەتی نێۆفاشیستی نەتانیاهۆ ئاسوودەیەکی هیوابەخشی بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو کە لەگەڵ هەڵبژارنێکی ئازادانە بۆ خەڵکی هەردوو لایەنی شەڕەکە پێکێنەوە. نەوەی لاوە وشیاری فلستینی وردە وردە دەگەنە ئەو ئاکامەی کە سیاسەتی بەرپرسانی سیاسی بە ساڵاچووی فلستینی لە هەموو باڵە سیاسیەکاندا لەگەڵ واقعی ئەمڕۆی کۆمەلگای فلستینیدا نایەتەوە. بەشێک لەو گەنجە فلستینیانەی لە هەلومەرجی ئاوارەییدا گەورە بوون خاوەنی تایبەتمەندیەکی جیهان زەیدی بەرزن و بە ڕوانگەیەکی ڕوونەوە بەرامبەر بە پرسەکانی ئەمڕۆی جیهان کاردانەوە لە خۆیان نیشان دەدەن. گۆڕانکاری نەوەکان لە نێو خەڵکی ئیسرائیل و فلستیندا ئەو هیوایە بە ژیان دەبەخشێتەوە کە لە داهاتوودا و لە هەلومەرجی دوای کۆتایی هاتنی بارودۆخی شەڕ و دەستپەیکی هەوڵەکان
بۆ دۆزینەوەی ڕێگا چارەی نوێ بە مەبەستیکردنەوەی گرێکوێرەی پرسی فلستین و ئیسرائیل شاهدی ڕۆڵی بەرچاوتری ئەم توێژە لاوە لە هەردوو لاوبین. سێهەم، کاردانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بەرامبەر بە پێشهاتەکانی غەزە و شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ پرسی تەشەنەکردنی شەڕ نیشانیدا کە سیاسەتی کۆماری ئیسلامی ئەوەیە کە نەچێتە ناو شەڕێکەوە کە ناتوانێت تێیدا سەرکەوێت. هەم نەبوونی مەشروعەتی سیاسی ڕژیم و هەم نەبوونی پشتیوانی گشتی بۆ شەڕێکی لەو شێوەیە، هەم داڕمانی ئابووری وڵات و هەم هەڕەشەکانی ئەمریکاش حکوومەتی ئیسلامی ناچار کردووە سیاسەتێکی بەهێزی تەبلیغی و خۆبواردن لە دەستێوەردانی نظامی بگرێتە بەر. لێدوانەکانی سەید حەسەن نەسڕوڵڵاش بەڕوونی بە ئاراستەیەم سیاسەتەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو. چوارم، لە گەرمەی ئەم شەڕە وێرانکەرەدا شاهدی بەڕێوەچوونی خۆپیشاندانی سەدان هەزار کەسی بووین لە ئیستانبول، ئەنکارا، عەمان، کراچی، مەغریب، پاریس، لەندەن، مادریت، ڕۆم، واشنگتۆن، نیویۆرک، جاکارتا و شارە گەورەکانی دیکە. بەڵام لە ئێران بەهۆی پەرستاندنی ڕق و بێزاری خەڵک لە نیزامی ئیسلامی شاهدی هیچ خۆپیشاندانێکی جەماوەری لەلایەن خەڵکی ئێرانەوە نەبووین. تەنانەت ڕژیمی ئیسلامیش خۆی لە وەڕێخستنی خۆپیشاندان بواردووە، چونکە ترسیەوەی هەیە کۆنتترۆلی و خۆپیشاندانانە لە دەستی دەربچێت. بەڵام نابێ ئەو ڕاستیەش پشتگوێ بخەین کە ئەگەر خەڵکی ئێران بەدەست سیستمی ئاپارتایدی حکوومەتی ئیسلامیەوە دەناڵێنن، خەڵکی فلستینیش بەدەست سیاسەتی گروپە ئیسلامیەت دەسەڵاتدارەکان و سیستمی ئاپارتایدی دەوڵەتی ئیسرائیلەوە دەناڵێن. هەر بۆیە دەبێت ئەوەمان لەبیر بێت کە نابێ هاوکات لەگەڵ ئەوەی کە لە ناوخۆی وڵاتدا لە دژی ئاپارتایدی حکوومەتی ئیسلامی خەبات دەکەین لە بەرامبەر ئاپارتایدی دەوڵەتی نژاد پەرستی ئیسرائیلدا بێ هەڵوێست بین. تەنیا بە دیفاعی لێبراوانە و ڕوون و ڕاستەقینە لە مافی چارەی خۆنووسینی گەلانی دیکە دەتوانین لێبراوانە و شێلگیرانە دیفاع لە مافی چارەی خۆنووسینی خۆمان بکەین و چاوەڕوانی پشتیوانیمان لەم خەباتانە لە گەلانی دیکە و بە تایبەت کۆمەڵانی خەڵکی وڵاتانی دراوسێ بێت. هێزە سەڵتەنەت خوازەکان و خودی ڕەزا پەهلەوی و بەشێک لە هێزە سیاسیە ڕاستڕە و کۆنەپەرستەکان بە بیانووی بەرگریکردنی کۆماری ئیسلامی لە هاوپەیمانەکانی خۆی لە فلستین و جیهانی عەرەبی سیاسەتێکی پڕۆپاگەندەی ژەهراویان لە دژی مافی چارەی خۆنووسینی فلستینیەکان گرتووەتە بەر. ئەوان بارتەشی پڕۆپاگەندەی ڕژیمی ڕەگەزپەرستی دەسەڵاتداری ئیسرائیلەوە پەیوەست بوون و بە وێرانبوونی غەزا شاگەشکە بوون و ستایشی عەزەمەتی بردومانە وێرانکەرەکانی ئەرتەشی ئیسرائیل دەکەن. سروشتیە کە ئەم سیاست مەدەرانە لەگەڵ مافی چارەی خۆنووسینی خەڵکی ئێرانیشدا نابن و خەڵکیان تەنیا وەک سیا لەشکەری سیاسەتە نەئۆلیبراڵی و تاڵانچێتیەکانی خۆیان لە بەرچاو دەگرن. پێنجم، لە بارودۆخێکدا کە حکوومەتی ئیسلامی لە ڕاگەیان نەگشتیەکانیەوە باس لە ئازار و مەینەتیەکانی خەڵکی فلستین دەکات، هاوکات ئاستی سەرکوتەکانی خۆی لە دژی خەڵکی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ بەربڵاوتر دەکات. لە کاتێکدا کە سرنجی جیهانی تەرکیزی کردوتە سەر شەڕی غەزا، سەرکوتکردنی بەهاییەکان بە شێوەیەکی ڕێکخراوتر و پلان بۆ داڕێژراوتر بەڕێوە دەچێت. لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ئیسفەهان، کەرەج، هەمەدان و ساری هێرشیان کردوتە سەر ماڵی دەیان هاوڵاتی بەهایی و دەست بەسەریان کردوون و یان لە دادگاکانی خۆیان سزای زیندانی درێژخایانیان بەسەردا سەپاندوون. سەرکوتکردنی بەهاییەکان بەشێکە لەو سەرکوتکردنی بیرجیاوازە ئاینیەکان کە حکوومەتی ئیسلامی تەحمولیان ناکات. لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە سەرکوتی پەیڕەوانی بەهایی بۆتە نەریتێکی تونوتیژی حکوومەتی. تونوتیژیەکی کە لە سەرەتاکانی هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامیدا بووە هۆی گیان لە دەستانی 200 کەس لە دانیشتوانی کەمی بەهاییەکان لە ئێران. سەرکوتکردنی بەهاییەکان یەکێکە لە بنەما ئیدیۆلۆژیەکانی ئاخوندە شیعەکان. شەشم، حکوومەت هەوڵ دەدات لە ڕێگای پەرەپێدان بە سەرکوت فەزای ترس و نائومێدی بەسەر خەڵکدا زاڵ بکات، بەڵام بە پێچەوانەوە واقعیەتەکان ئاماژەن بۆ گەشە و پەرەسەندنی خەبات و ناڕەزایەتی خەڵکی زەحمەتکەش.
بلانەی توێژی بەربڵاوی خانەنشینان ئێستا نەک هەر فراوانتر بووە، بەڵکو بە شێوەیەکی ڕێکخرا و هاو ئاهەنگتر لە ڕۆژەکانی یەکشەممە، دووشەممە، سێشەممە و چوارشەممەدا بەڕێوە دەچێت. خەبات و ناڕزایەتی خانەنشینانی دەوڵەتی، دابینکردنی کۆمەڵایەتی، فولات، بەشی پەیوەندیەکان و بانکەکان ئێستا بە بەردەوامی لە ئارادایە. دروشمی خانەنشینان وێڕای ئەوەی کە ئاستی تووڕەیی و بێزاری ئەوان دەردەخات، هاوکات نیشانەی ئەوەیە کە دەرکیان بەو ڕاستیەش کردووە کە حکوومەتی ئیسلامی ڕێک لە هەلومەرجێکدا کە حەقدەستی کارمەندانی دەوڵەتی و هێزە چەکدارەکانی زیاد کردووە، بە ئاشکرا لەگەڵ زیادکردنی حەقدەستی خانەنشینان و کرێکاران دژایەتی دەکەن. ئەم دژایەتیە لە بنەڕەتدا لەسەر بنەمای بەرنامەی گەشەپێدانی حوتم بەڕێوە دەچێت کە سەرکوتکردنی حەقدەستەکان یەکێکە لە مەحوەرە سەرەکیەکانی. جگە لەوەش هەوڵدان بۆ هەڵوەشانەوە یان بە تایبەتیکردنی سندوقەکانی خانەنشینی دوای دەیان ساڵ لە تاڵانکردن لەلایەن حکوومەتەوە مەحوەرێکی دیکەی ئەو سیاسەتەیە کە خانەنشینانی تووڕە و بێزار کردووە. جگە لە خانەنشینان لە هەفتەی ڕابردوودا شاهدی خەبات و ناڕزایەتی داواکاری کرێکارانی نەوت و گاز لە ئاهواز، ئاغاجاری و چابەهاریش بووین بەرامبەر بە نەدرانی هەقدەست و موچەی چەند مانگی ڕابردوویان. پەرەسەندنی خەباتی کرێکاران و خانەنشینان نیشانەی بەشداری چالاکانەتری زۆربەی هەرە زۆری چینی زەحمەتکێشی کۆمەلگا و هاتنە مەیدانی خەباتێکە کە هەوڵ دەدات شۆڕشی شکۆداری ژینە بە سەرکەوتن بگەێنێت. حوتم هەواڵی سووتانی تەرمی 32 گیرۆدەبووی کەمپی تەرکی ئێعتیادی هەنگاوی یەکەمی ڕزگاری لە شاری لەنگرود و برینداربوونی 17 کەسی دیکە کارەساتێک بوو کە هەفتەی ڕابردوو لەنگرود و ئێرانی هەژان. شێوازی هەڵس و کەوتکردن لەگەڵ قوربانیانی زیانە کۆمەڵایەتیەکان و هەژاری و بێکاری و بێ ئاسۆیی نەوەی نوێ کە بۆتە هۆی زەمینە خۆشکردن بۆ گەشە و پەرەسەندنی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان ئاماژەیە بۆ قوڵایی کارەساتێکی مەترسیدار. بە پێی راپۆرتی ڕۆژنامە نووسان و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری گیانبەخت کردووان ئەوە دەرکەوتووە کە بەرپرسانی کەمپی لەنگرود لە درەنگانی شەودا دەرمانی هێوەرکەرەوە و حەبی خەوتنیان داوە بەو نەخۆشانە و دەرگای چوونە ژوورەوە و هاتنە دەرەوەی ئەو شوێنەیان داخستووە و دواتر چوونەتەوە بۆ ماڵەکانیان بۆ ئەوەی هیچ کەس نەتوانێت بەبێ هاو ئاهەنگی لەگەڵ ئەوان لە کەمپەکە بچێتە دەرەوە. بە وتەی باوکی یەکێک لە قوربانیەکان گوایە شەوانە دەرگاکە قۆفڵ دەکەن. کلیلەکەش بەدەست نیگاهبانێکەوە بووە کە یەکێک بووە لا گیرۆدەبووان. پاسەوان دەبێت کەسێکی تەندروست بێت بۆ ئەوەی بتوانێت ئەرکەکەی بە دروستی ئەنجام بدات نەک بدرێت بە کەسێکی نەخۆش. ئەم شێوە ڕەفتارە لە کاتێکدا لەو ناوەندانەدا وەک نەریتێکی لێهاتووە کە بە پێی یاسا دەبێت لەلایەن ڕێکخراوی تەندروستی یان کومیتەکانی چاودێری پارێزگاکانەوە سەرپەرشتی بکرێن. هەروەها ناوەندگەلێکیش هەن کە لەم بوارەدا بە شێوەیەکی نافەرمی و بێمەوڵەت کار دەکەن. خاڵی گرنگ ئەوەیە کە سەرجەم ئەو ناوەندانە بە کەرتی تایبەت سپێردراون و بەکردەوە دام و دەستگاکانی حکوومەت و بە تایبەت ڕێکخراوی تەندروستی پێی خۆیان لەو بەرپرسیارەتی هەستیارە کێشاوەتەوە و چاودێریەکیە و تۆش بەسەر کاروباری ئەو ناوەندانەدا نییە کە بوونەتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو کەس و شیرکەتانەی کە بەڕێوەیان دەبن. راپۆرتی هەڵس و کەوتی تونند و تیژانە لەگەڵ نەخۆشەکان و خستنە ناو حەوزی ئاوی سەهۆڵبەست و لە زستاندا سزای جەستەئی و هەڵس و کەوتکردن لەگەڵیان وەک تاوانبار گەلێک جار لەم کەمپانەوە بڵاو کراوەتەوە. بەڵام هیچ کات لەلایەن بەرپرسانەوە هەنگاوێک بە مەبەستی کۆتایی هێنان و کەمکردنەوەی ئەو تاوانانە هەڵنەگیراوە. واقعیەت ئەوەیە کە بەلای حکوومەتی ئیسلامیەوە کە بەهۆی سیاسەتە دژە خەڵکیەکانیەوە زەمینەی پەرەسەندنی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان ڕەخساوە، ژیانی ئەو کەسانە هیچ بەهایەکی نییە. دەبێت ڕیشەی کارەساتی سووتانی 32 کەس لە کەمپی هەنگاوی یەکەمی ڕزگاری لە لەنگرود لەم ڕوانگەی دەسەڵات و تەماح و چاوچنۆکی سەرمایەدارەکاندا ببینرێتەوە کە بە قیمەتی گیانی مرۆڤەکان بە دوای بەدەستهێنانی قازانجی زیاترەوە. ئەو مرۆڤە بێتاوانانەی کە بەر لەوەی بۆ خۆیان
لەو کەمپەدا بسووتێن خەونی ئاواتەکانیان لەلایەن حکوومەتی کۆنەپەرستی ئیسلامیەوە سووتێنرابوون. بەڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەژی ئازادی دموکراسی و سۆسیالیسم. حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەر ئێران ڕاهی کاریگەر شەمە 20 خەزەڵوەری 1402 11 نوامبری 2023 زەین.